مرۆڤی کاریگەر خۆیان ناسێت. پێشەوەی دەستکەین بە ناسینی گەردوون، پێشەوەی دەستکەین بە ناسینی ئەو مرۆڤە گرنگانەی کە لە ژیانە هەبوون و کاریگەریان هەبوو کە ناوی هەندێکیمان برد، پێویستە یەکەم جار خۆمان بناسین. لە کۆ ناوتراوە معرفة النفس أنفع المعارف. بە نرخترین معریفە لە دنیا ئەوەیە خۆت بناسیت. هیچ شتێک لەوە گرنگتر نییە. کاتێک کە مرۆڤ خۆیان ناسێت، کاتێک کە تۆ خۆت ئەناسیت، کاتێک ئەزانی تۆ ئەو بەردەی کە ئەکرێت دابتاشرێ و پەیکەرێکی سەرنجڕاکێشی لێ دەرچێت. ئەوە زۆر گرنگە. ئەوە خودی معریفەکە لەوە دەست پێەکە کە ئەگەر معریفە هەبوو کە تۆ نابێ بەردبی تا کۆتایی، ئەوە بە دڵنیایی ئەو معریفەیە ڕۆژێک گێتە جێبەجێکردنەوە. ئێمە کە باسی کەسایەتیەکەین ئەبێ ئەوە بزانی خودی وشەی کەسایەتی چییە. زمانێک کە زمانی لاتینیە و بەناو هەموو عیلم و مستەلەحە عیلمیەکانە ڕۆیشتووەتە خوارەوە. وشەی پێرسۆنامان هەیە. پێرسۆنا لە کۆنا واتە ماسک. شانۆکارەکان کاتێ شانۆیانە کرد ماسکی شانەگر بە دەموچاویانەوە. ئێستش لەوە چێ لە تەلەڤیزۆن زۆرێکتان بینی بێتان ماسکی ئەگرێ بە دەموچاویەوە، ماسکەکە دەریەخا کە ئەمە کێیە، ئایا خراپەکارێکە، چاکەکارێکە، گەنجێکە، پیرێکە، چۆنە ماسکیشی بە دەموچاوەیە. بەوە ئەوترێ پێرسۆنا. کاتێگەڵین کەسایەتی ئەڵێن پەرسناڵیتی واتە ئەسڵەکەی لەم ماسکەوە هاتووە. بوودا ئەیود ئەگەر هاتی تەلام ماسکەکەت لابە، چکە بوودا باشەی زانی کە مرۆڤ هەمیشە شتێکی کە پیشانەیە و ناوەڕۆکەکەی شتێکی تری تایە و ئەوێ بیشارێتەوە. ئێمە پێویست ناکە ناوەڕۆکەمان بشارینەوە، ئەتوانین ناوەڕۆکەمان پڕکەین لە شتی جوان. چ پێویستەکە خۆمان وا پیشان بەی خەڵکمان خۆشەوێ و ڕقمان لێ بێ؟ ئەی بۆ هەر لێەوە دەست پێ نەکەین کە خەڵکمان خۆش بێت؟ بۆ هەر لەوە دەست پێ نەکەین کە ئێمە شتە چاکەکان بنرخێنین و هەر لەوە دەست پێ نەکەین کە بەردەوام بیرمان لای شتە باشەکان بێت. کە ئەڵێن کاریگەری، ئەوێ باس لەوە بکەین کاریگەری واتە چی؟ دوو نەفەر پێکەوە ئەژین، یەکێکیان کاریگەری هەیە لەسەر ئەوی تریان، بەبێ پەیوەندی نابێت. ئێمە کاتێک ئەتوانین کاریگەر بین کە پەیوەندیمان هەبێ. ئەگەر مرۆڤێک ڕۆژێ ناوت بیست واتە پەیوەندیەک هەبووە کە ناوەکەیت بیستووە. ڕۆژێ قسەت لەگەڵ کرد واتە پەیوەندیەک هەیە کە تۆ قسەی لەگەڵاکی. بینیت واتە پەیوەندیەک هەیە کە ئەیبینیت. و ئیتر لێرەوە هەتاوەکو پەیوەندیەکی زۆر پتە و مرۆڤی کاریگەر ئەوانن کە بە خێرایی ئەچنە دڵی خەڵک و کاریگەری بەجێ هێڵن. جا ئەتوانین باز لەوە بکەین ئەوانە کێن کە لە پەیوەندیەکانیانە سەرکەوتون و چۆن مرۆڤ ئەتوانێت لە پەیوەندیەکانیان سەرکەوتوو بێت، چۆن مرۆڤ ئەتوانێت خەڵک قایل بکات. یەکێک لەو هێزەی کە مرۆڤە چاکەکان لە هەموو کەس زیاتر پێویستیانە هێزی قایلکردنە. چۆن ئێمە بتوانین خەڵک قەناعەت پێ بکەین. قەناعەت بۆ دوو شتە. یەکەم شت باوەڕێ پێ بکە، دووهەم تەئسیری لێ بکەی شتێک جێبەجێ بکە کە لە خەیاڵەکەی توا هەیە. شتێک لە خەیاڵی منە هەیە. کاریگەری ئەوەیە کەسێک بێت باوەڕم پێ بکە و ئەو کارە جێبەجێ بکە. ئەوە کاریگەریەکەیە. ئەوە هێزی قەناعەت پێکردنە. چۆن بتوانین قەناعەت بە خەڵک بکەین، چۆن بتوانین ئەو پەیامەی کە لە ناخمانە بیگەێنین. یەکەم شت لە نەرێنیەکان دوور بکەوەرەوە، واتە کەسی نەرێنی. هەوڵ بە ئەگەر کەسێ بەردەوام کاریگەری سلبی هەیە لەسەرت با خۆشە بێ و با دڵسۆزبی بۆی. فارس قسەیەکیان هەیە ئەڵێن ئەزەش فاسیلە بیگیر، واتە تۆزێ بینەکەی تۆ ئەو تۆزێ دوور خەرەوە. وەڕوجزە فەهجوڕ، ئەمە حەلەکێ. چونکە ناکرێ تۆ لاواز بی ئەویش خاوەنی کاریگەریەکی زۆر خراپ بێت. ئەبێ دوورکەویتەوە تا تۆ پڕەبی لە تاقا دوجار کە نزیکەکەویتەوە ئەتوانی تەحملی بکەی. بەڵام ئەگەر بەردەوام بی لەگەڵیا تۆ بەردەوام کاریگەری وەرەگری، ئەگەر بەردەوام بی لەگەڵ ئەو کەسانەی کە کاتەکان تەکوژن و بەردەوام تەڵقین تەکەن بە شتی خراپ، ئەوە بە دڵنیایی خۆشت پڕەبی لە بیرکردنەوەی سلبی. قسەیەک هەیە لە کوردیا ئەڵێ نە هەنگوین بە قوتت بن، نە زەهریش بن
بتفنەوە. ڕاستیەکەی لە باری پەیوەندیە کە بە ئینگلیزیەکەی پێوترێ ڕاپۆ چییە؟ ئەڵێ ئەبێ بزانی فڵان کەس چەندێ لێتەوە دوور بێ باشە، فڵان کەس چەندێکی تر لێتەوە نزیک بێ باشە. پەیوەندی سەرکەوتوو ئەوە نییە هەموو عالەمە خۆشی بووی، هەموو عالەمە ببێت تەقە لێدان خۆی بکا بە ژوورە. ئەوە پەیوەندی سەرکەوتوو نییە. ئەوە یەکێکە لە هۆکارەکانی فەشەل لە پەیوەندیە. پەیوەندی سەرکەوتوو ئەوەیە ئەبێ تۆ دیاری بکەی فڵان کەس چەند مەتر لێتەوە دوور بێ، فڵان کەس چەندێک لێتەوە نزیک بێت. بۆ دروستکردنی ئەم پەیوەندیە کاریگەرە ئێمە ئەبێ یەکەم جار ئەمە بزانین. پەیوەندی سەرکەوتوو ئەوە نییە هەموو کەسێ خۆشی بووی و هەموو کەسێ بلکێپێتەوە. پەیوەندی سەرکەوتوو دیاریکردنی دووریەکەیە. یەکەمین خاڵ لە بواری پەیوەندی کاریگەرە ئەوەیە گوێگری باش بە. ئایا ئەزانن ئەو کەسانی کە گوێ لێ ناگرن هەرچەنە خۆشی ئەوێن دوایی کە بەجیان ئێڵی نامورتاحیت، دوایی کە بەجیان ئێڵی ئەحساسێکی سلبی بۆ دروستەکە چونکە ویستوتە شتێ بڵێ نەیهێشتووە. ئایا ئەزانی ئەو کەسانی کە گوێت لێ ئەگرن تەنها خودی گوێگرتن پەیامی زۆر جوانی بە تۆیاوە. ئەو کەسەی کە گوێت لێ ئەگرێ پێت ئەڵێ تۆ ڕێزت هەیە لای من، پێت ئەڵێ تۆ خۆشەویستی، پێت ئەڵێ شایانی ئەوەی خەڵک گوێت لێ بگرێ. ئەی بۆ ئێمە ئەمە نەڵین بە خەڵک؟ ئەوانەی کە لە پەیوەندیەکانیانە سەرکەوتوو نین ئەوانن کە گوێگری باش نین. گوێگری باش عادەتە بەڕێزان، زۆرێک لە خەسڵەتەکانی مرۆڤی کاریگەر عادەتە، ئەبێ خۆت لە خۆتا دروستیکەی، ئەبێ سەبرێ هەبێ شتێکە گێڕێتەوە، ئەبێ تۆ حەز ناکەی قسەکەی ببڕی تۆ شتێ بجێڕیتەوە. برادەرێک کە لە دەرەوە ئەخوێنێ لە وڵاتێکی شەرقی وتی لەوێ هەر کەس قسە ئەکا ئەوانی کە هەموو گوێگر. ئەڵێ کە من لە سەرەتاوە ڕۆشتە بووم قسەم بە خەڵکە بڕی قسەمە کرد، ئەو کەسەی ترەیوت دەی تۆ فەرموو ئەوان دانیشتن. ئەڵێ کوڕێکی یابانیمان لابوو ئەوی مەناعەتی نەبوو 20 دقە ئەیوت دەی تۆ فەرموو، خۆی 20 دقە دانیشت بە دیارتەوە. ئەڵێ دوای هەفتەی بیرم کردەوە ئەرێ ئێمە بوا پەروەردەکراوین. ئەو بۆ لێرە خەڵک گوێگرێ، بۆ ئێمە ئەبێت توانای گوێگرتنمان نەبێت. ئەمە عادەتە، ئەبێت تۆ تەحەمل بکەی گوێ بگریت. هەمووتان ئەوە ئەزان کە مرۆڤ هەیە کراوەیە، مرۆڤیش هەیە پارێزکارە. پارێزکارەکان زۆر جار بیرۆکەکانیان دەرنابڕن، بەڵام مرۆڤە کراوەکان پێویستە لێرە ئیستۆپێ بگرن و بڵێن ئەبێ بیکەم بە عادەت کە هونەری گوێگرتن فێر ببم. چکە ئەگەر هونەری گوێگرتن فێر نەبیت ناتوانی کۆنتترۆل بکەیت. بەڕێزان یەکێک لە ئەو هۆکارانەی وا ئەکا خەڵک زۆر قسە بکە لە کاتی دانیشتن و مەجلیسەکانە ئەوێ کاریگەر بێ، بەڵام لە پەرەپێدانی مرۆیە ئەڵێ ئەگەرەتەوێ کۆنتترۆلی گفتوگۆکانت بەدەست بێ گوێگرێکی باش بە. ئەو کەسەی گوێ ئەگرێت ئەو کەسە ئەتوانێت بە پرسیارێک ئاراستەکە بگۆڕە، بەڵام ئەو کەسەی کە قسە ئەکات لەوە ئەچێت وەکو ئەڵێ خۆی گەشت بێتە شتێک کە ئیتر هیچ کاریگەریەکی نەمێنە قسەکانی. ئەتەکێت بەداخەوە زۆر جار خۆتەکەی بە کۆمپانیایەکە، نەخۆشخانەیەک، قوتابخانەیەک، کەسانێکە بینی خاوەنی بڕوانامەی بەرز بەڵام بەبێ هیچ ئەتەکێتێک. مرۆڤ ئەگەر بیەوێ کاریگەر بێ پێویستە ئەتەکێت بپارێزێ، واتە بەردەوام خاوەنی ئەتەکێتێکی مەزن بێ. خۆت بکە بە عایلەیەکە کە ئەتەکێتی تیابێت، چەند ڕێز ئەنەی لەو کەسانی کە لەو عایلەیان. خۆت بکە بە موەسسەسەیەکە کە ئەتەکێت هەبێ. بەڕێزان، خوای گەورە کاتێک پێغەمبەری نارد هەر لە سەرەتاوە درودی خوای لەسەر بێ ئەوەی پێوت یا ئەیها المدەثر قم فأنذر وربك فكبر وثيابك فطهر. بۆ مرۆڤێ ناتوانێت کاریگەری لە کۆمەلگا بەجێ بێڵێ بەجلێکی پیس و پۆخڵەوە، کەس گوێی لێ ناگرێ. ئەمە پێویست ناکات زۆر تەفسیری بکەین، ئەمە ئەتەکێتە. تۆ ئەتەوێت بچی لە ناو کۆمەلگا کاریگەری بەجێ بێڵی ئەبێ ئەتەکێتی ئەو شوێنە بزانیت. تۆ ئەتەوێت قسەکانت تەئسیری هەبێ هەر وەرە تاقیکەرەوە. ئێستاکە من ئەگەر بە هاتمایە کە جاری وا هەبووە شتی واشم کردووە بە تیشێتێکەوە ئەچیتە بەردەم خەڵک هەمووی زۆرێکی لە تۆ بە تەمەنترە، تۆ ئەچی قسەیان بۆکەی یەکسەر ئەزانی نیوەی یەکەمی محازەرەکەت هیچ کاریگەریکی نییە، چونکە تۆ چاوەڕوان ناکەی. کاتێ هەستەکەی نەفرێک خۆی باش ئامادە ئەکا
لە ئەوروپا هەموو کەسێ ئەزانێ قات و ڕیبات و ئەمانە عادەتەن ئەو نەفەرە بۆ کۆبوونەوە ئەچێت بۆ کۆبوونەوە ئەچێت چکە ئەتەچێتی کۆبوونەوەی پاراستنی ئەتەچێت ئەکرێ ئێمە هەندێک ئەوروپی ببینین بڵین چاقی چێکاونی ئەو تیشتێکی لە بەرای و شۆرتی بەڕێزان لەوێش هەر مرۆڤی کاریگەر هەیە و مرۆڤی ژێ کاریگەری نییە هەروایە ئەو کەسەی لەوێش ئەتەچێتەکانە پارێزە کاریگەرترە بۆیە فێر ببین چۆن خاوەنی ئەتەچێتی تایبەت بین ئەکرێ ئەتەچێت زۆر پەیوەندی بە ڕۆژگارەوە هەبێت مەسەلەن هەندێک عادەت و تەقالید ئەکرێ ئێستاکە گۆڕابێ بۆ نمونە کە تۆ ئەحیا علوم الدینە خوێنیتەوە هی ئیمامی غەزالی هەمووی باسی ئاداب و ڕەوشت و زۆر شتی جوانی تایە بەڵام هەنێکی ئێستاکە نابێ وا بکەی چونکە ئەگەر ئێستا وا بکەیەوە ئەتەچێت نییە بەڵام هەنێکی ئەوە ئەتەچێتی ئەو زەمانە بووە ئەو ئەتەچێتەکانی ئەو زەمانە بۆچی ئەحیا علوم الدینەوە نەکاریگەر بوو چکە ئەوەی خوێندبێتەوە لە زمانی کۆنا فێری ئەتەچێتی کردو ئێوە بیرکەنەوە لەوەی ئەبێ 100 ساڵەمە پێش خەڵک چۆن ژیابێ بەڵام بیرکەرەوە لەوەی چەند سەد ساڵە لەو پێش ژیا و ئەحیا علوم الدینی خوێندوێتەوە پێتەڵێ چۆن لە بەردەست مامۆستاکەتا دانیشی ئەگەر تۆ مامۆستا بووی ئەبێ چۆن بیت ئەی چۆن قسە ئەکەی لەگەڵیا ئەی چۆن لەگەڵ کەسێکا ڕەفتارێکی کە لە خۆت گەورەتر بێ زۆر شتی تایە ئەحیا علوم الدین ڕاستیەکەی لەسەر علم الأخلاق زۆر شت نووسراوە ئێمە ئەتوانین ئێستاکە بین پێداچوونەوەیەکی بکەین ئەوەی ناوەڕۆکە زیهنیەکەیە لە فەضائیل و ڕەزائیل دەری بێنین ئەوەی تایبەتە بە ڕۆژگار بچین پێداچوونەوەیەکی بۆ بکەین بزانین ئایا ڕۆژگاری ئێستاکە تۆوابی لەگەڵ خەڵکە ئەمە قابلی قبوڵە یاننا زۆر کەس دەبینی بۆ نمونە لە ڕێکخراوێکی مەدەنی ئیشەکە بەڵام کۆمەڵی ئەتەچێت هەیە نایپارێزێ ئەچیتە مارکێتێکەوە ئەڵێ ئەم شتە نەفرە بەنەو ئەجوابەتەوە یەکیشکە لە کارمەندەکانی ئەڵێ ببوورە وەڵا ئەوە هەر خۆی وایە بیری لێکەرەوە ئەوە چ زۆرە ئەتەچێتێکە ئەوە هەر خۆی وایە ئەی بۆ یەڵی لە دوکانەکە بێت نابێ وابێ نابێ بچیتە دوکانێک بڵێ سەلام عەلەیک عەلەیکە سەلامەکەی ئەو هێواشتر بێت نابێ ئەگەر فرۆشیاری وەکو چینیەکان ئەڵێن ئەگەر ئەتەوێت دوکانێکە هەبێ ئەبێ ڕووخۆش بێ ئەگەر ڕووخۆش نییە دوکان دامانێ ئەتەچێتە بۆیە زۆرێک لەوانەی کە هەندێک شوێنی تریان بینیوە ئەبینن بە دەرس خوێندوویەتی پێی وتراوە ئەگەر وانە بێ بە کەڵکی ئەو شوێنە نایەت لە جلەکانی لە قسەکانی لە تەعاملی لە ڕووخۆشیەکەی بۆیە لەم ڕۆژگارا بە تایبەتی بمانەوە کاریگەریمان هەبێ ئەبێ کەمجار بڕۆین بزانین ئەتەچێتی ئەو شوێنە ئەو حاڵەتە چۆنە جا ئەمە من بۆیە باسی یەکەم چکە ئەبێ بەناو دانە بەدانەی ئەندامەکانی ئەم کۆمەلگایە ئەمە تێپەڕکەین کە هەمومان کۆمەڵە شت هەیە حساباتی بۆ بکەین وەکو نوکتەیەک وایە برادێ وتی ڕۆژێکیان لە شوێنە جەماعەتێ دانیشتبوونی چیان گێڕایەتەوە وتی نەفەرێکیان هات بۆنی گۆرەویەکانی هات دانیشت ئەڵێ ڕەفیقەکەی پێیوت برای بۆ کەسێکی بووە وتیتی ئابڕۆ گۆریان و لاببوونی زۆر ناخۆشە ئەڵێ وتی ئینجاقی چێک خۆمان خۆمانەین وتی کورە خۆمانەی چی خۆمانەی چی ئەمە تەحەموول ناکرێت خۆمانە ناخوات داوەری مەکە ئەوانەی کە پەیوەندیەکانیان تێگەیەن ئەوانن بەردەوام داوەریەکەن بەڕێزان ئێمە کەسمان قەرار نییە نەحاکم بین بۆ خەڵک نەمحامیش بین بۆ خۆمان مرۆڤی کاریگەر ئیشی ئەوە نییە حاکم بێ بەسەر خەڵکەوە یعنی لە ژیانی ڕۆژانە ئەڵێم خودی ئەو کارە پیرۆزە ناکە کەسێک حاکمە لە ژیانی ڕۆژانەمانە داوەری مەکە فڵان کەس ڕەفتارێکە ئەوە ئیشی ئێمە نییە بڵین ئەوە جوان ئەوە جوان نییە ئەوە ناشرینە ئەوە وای بکردا وای نەکردا ئەوە ئیشی ئێمە نییە پێی بڵین بۆ ئاوا بۆ ئەمە کاتێ شتێکە داوەری مەکە بڵێ وەڵای ئینسانێکی ئاوایە ئەمەیە ئێمە پێویستمان بەوە نییە بۆ ئەوەی کاریگەربی داوەری مەکە بەسەر خەڵکەوە کاتێ بە خەڵک گەڵی ئەم شتە ئاوایە ئەو شتە ئاوا نییە واتە تۆ قەرارە حکم بی یەکێک لە هەرە ناخۆشترین شتەکانەوەی حکم بن بەسەرتا کێ پێی خۆشە ئێستاکە لەسەر کردەوەکانی ڕابردووی بچێتە مەحکەمە یان لە بەردەم دکتۆرێکی نەفسیە ئێستاکە دانیشە پێ بڵێ ئەمە غەڵەتە ئەوە جوانە ڕێگەی تر هەیە بۆی ئەوە وەرگرین بۆیە ئەم حاڵەتە پەیوەندیەکانمان تێگەیە جاری وا هەیە ژن و مێردێک نازان بۆچی پەیوەندیەکانیان ناخۆشە
هەندێشت ڕوایە لە بینیانە دوای پێکەوە دانیشن ئەڵێ ئەزانی چی وەرە تۆ چ ڕەخنەیەکی لە من هەیە بیڵێ منیش چ ڕەخنەیەکم هەیە لە تۆ ئێڵێ کاتێککە ڕەخنەکان ئەڵێن بەیەک هەر ئەو ڕۆژێ بە مناقەشەوە بەشەڵ بۆ پێویست ناکە ئێمە قەرارە ناخمان پڕکەین لە شتی جوان هەموو جارێ چاکەکەی بڵێ خراپەکانی بەرەبەرە کاڵە بنەوە هەموو جارێ خراپەکانی پێی بڵێ ئەم خراپانە تەرکە هەموو جارێت تۆ خەبێتەوە داوەریکردن گەورەترین کارەساتە ئەوانەی کە بینیان ناخۆشە لەگە خەڵکا بڕۆ سێریانکە بەردەوام داوەریەکەن بەردەوام حکومەیەن نە ئەبووایە وای بکردایە ئەبوو وای بوتایە ئەبوو وای بکردایە کەس نەیوتووە پێویستی بە ئیمزای تۆیە ئەبێ وا بکایەوانەکە بۆی ئەگەرەتەوە کاریگەربی لە پەیوەندیەکانتە هەرگیز داوەری مەکە بەسەر خەڵکەوە مەڵێ فڵان کەس کچەکەی وایە ئەوە ئەکاتە بەری بۆ ئەوێ ئەڕوا ئەوە قەرارە تۆ حکوم بی بەسەریە پێی بڵێ ئایا باشە یا خراپە ئەڵێ کەس ڕێی تۆی نەپرسیوە توانای دەربڕینت باش بکە بەڕێزان توانای دەربڕین بەهرەیە نییە ئەمە گۆرانی وتن نییە توانای دەربڕین گۆرانی وتن نییە بڵێ دەنگم خۆشە یا دەنگم ناخۆشە سکیڵە واتە مەهارەیە ئەتوانی باشیکی من نەفەرێکە ناسم زۆر قسەکانی کاریگەر بوون سیرەکەم هەموو ئەم کاریگەری لێ کتێبەوە وەرگرتووە سیرکەن کتێبێک ئوسلوبی قسەکردنی نەفەرێکی گۆڕیوە خوێنەوەی کتێبێک با بڵین بە هەفتەیەکیش خوێن دەبێتەوە شتێکە ئەتوانی مەهارەیەکە ئەتوانی بەدەستی بهێنی چۆن دەنگت بەکارێنی چۆن وشەکان بەکارێنی چۆن لەحنی ئەیتێ چۆن زمانی جەستت لەگەڵ قسەکانتە تەنسیقەکات ناکرێ بە یەکێ بڵێ تۆم زۆر خۆشەوە بەڵام شێوازی دەموچاو بەنەوە ئایبەکە خۆشە ناوێ ئەوە توانای دەربڕین لاوازە لە سەدا 55 مانە لە ڕێی جەستەمانەوە ئەگا جوڵەکانی جەستەمان لە سەدا 55 پەیامەکەمان ئەگەێنێ لە سەدا 38 لەحنمان تەنها لە سەدا 7 وشەکانمان بەڵام ئێمە زۆر جار ئەڵین خۆ قسەکەم جوان بوو ئەم قسە چه عیبێکی هەیە ئەگەر من بە فلیم بۆم لێنەوە پێتەڵم عیبەکەت چییە تۆ وتوتە من بە مامۆسام بووت مامۆسا من بەم شێوازە تێناگەم آخر تۆ لە حاڵەتێکا وتە مامۆسا وای زانی پێڵی تۆ نازانی دەرسەکە شەرح بۆیە بوو بە ناخۆشی وشەکە حسێب نییە ئەبێ لەحنەکەش و زمانی جەستەکەش و خودی موقعیەتەکەش دعمی ئەوە بکە کە تۆ مەبەستت چییە زۆرێک لەوانەی کە قسە ئەکەن و دوجار بەسەریانە ئەشکێتەوە ئەڵێ خۆم قسەی من عیبی نەبوو لەوە ئەچی ئەگەر بەنووسین بوو ناردایە عیبی نەبوو بەڵام تۆ وتوتە وتن زمانی جەستەی لەگەڵە و لەحنی لەگەڵە ئەمەش هونەرێکە مرۆڤ دەتوانێت تەمرینی لەسەر بکات یەکێکی کە لەو شتانەی کە جیاوازیە لە بینی مرۆڤە کاریگەرەکان و مرۆڤە ئاساییەکانی تر مرۆڤە ئاساییەکان ئەیانەوێ خەڵک وەکو ئەوان بیرکاتەوە وەکو ئەوان بژی وەکو ئەوان بێ وەکو ئەوان جل بپۆشێ هەر بۆ ئەو شوێنە بڕوا کە ئەمانە ڕۆن بەڵام مرۆڤە کاریگەرەکان ئەو دیویشتەکە بینن ئەکرێ کەسێک بۆ ئەوێ بڕوا یەکیشکە بۆ شوێنێکی کە بڕوا ئەکرێ کەسێک ئەم جۆرە جلانە لەبەرکە ئەکرێ کەسێکی ئەو جۆرە جلانە لەبەرکە ئەکرێ کەسێ پیشەکەی ئەمە بێ ئەکرێ پیشەکەی ئەوە بێ قەرار نییە هەمووی هەروەکو تۆ بێ ئەزان ژیان چەند ناخۆشە بێ هەمووی هەروەکو یەک نەفەر بێ بێنە بێشتاوی خۆت هەر 7 ملیارەکە لە تۆچێ خۆشە هەر 7 ملیارەکە بەس ئەوە زانێ کە تۆی زانی بەس ئەوە نازان کە تۆ نایزانی ژیان ناڕوە لە ماوەیەکی کەما سەرزەوی کەسی تیان ناژی ئەم جۆرا و جۆریە ئەبێ قبوڵیکەین ئەوەی کێشەیە ئەوەیە کە تۆ قبوڵی ناکەی پەیوەندیەکانت تێگەی مەرج نییە کوڕەکەش کچەکەش خوشک و براکەت هەر ئەو هیوایەتی هەبێت کە تۆ هەتا هەر حەزی لەو یاریە بێت کە تۆ حەزی لێتی هەر حەزی لەو شوێنە بێت کە تۆ حەزی لێتی بۆیە مرۆڤە سادەکان خۆیان ئەپەشۆکێن بەم شتە سادەیەوە کاریگەریەکانیان لە دەستیان مرۆڤە کاریگەرەکانیش ئەو دیویشتەکە ئەبینن ئەکرێت تۆ یاریزانی تۆپی پێبی بەڵام یاریزانێکی بەتوانابیت زۆر سەرکەوتوبی ئەکرێ نەفرێکی کە یاریزانی تێنس بێ ئەویش یەکەم بێت مەرج نییە تۆ هەمووی بێنی بڵێ وەڵا ئەبێ هەمووتان ئەم تۆپە بێن و هەمووتان لەم ساحەیە بێ یاریکەن ئیتر ئەمە نمونەیەکە بۆ هەموو بوارەکانی تر هەوڵمێ خەڵک بە زۆر وەکو خۆ لێ بکەین پێویستت بەوە نییە بە جیاوازیەکانەوە دنیا زۆر جوان ئەکرێ هیوایەتەکەی تۆ شتێ بێ هیوایەتی هاوسەرەکەش شتێکی کە بێ وە ژیانیش ئەو کاتە زۆر جوانە هیچ عیبێکی تیان نییە
ئەکرێت تۆ لە بوارێکا بخوێنیتەوە هاوسەرەکەت لە بوارێکا بخوێنێتەوە چ عیبێکی تایە؟ دان بنێ بە لاوازیەکانتە بەڵام تەرکیز بخەرە سەر خاڵە بەهێزەکان. کەواتە دوو کەلیمە لێرا هەیە، لاوازی و بەهێزی. تکایە بیڵێنەوە دوو کەلیمە لێرا هەیە، لاوازی و بەهێزی. ئەگەر لاوازیت هەیە هەموو ژیانە تەرکیز مەخەرە سەر لاوازیەکانە، چونکە ژیان بەشی ئەوە ناکە. گەورەترین خەسڵەتی مرۆڤە سەرکەوتوەکان ئەوانن تەرکیزیان لە لاوازیەکانەوە لایەوە بەرەو بەهێزیەکانیان. تۆ ناتوانی بڵێ ئەبێ ئەمەشم باش بێ، ئەوەشم باش بێ، ئەوەش باش بێ، ئەمە وا لێ بکەم، ئەوە وا لێ بکەم. ئەم هەموو شتە خراپە، ئەم هەموو شتە لاوازیە چاک ناکرێت. خۆ مرۆڤێکی کاریگەر ژیانی بە هەموو شتەکانە پێرفێکت نییە. کەس نەیوتووە پیکاسۆ لە ژیانی کۆمەڵایەتیە مرۆڤێکی سەرکەوتوو بووە، وتویانە نیگارکێشێکی سەرکەوتوو بووە. ئەکرێت لە نیگارکێشانە بیکەی بە نمونە بۆ ژیانی خۆت، بەڵام کاتێک دەتەوێت لەگەڵ دەوروبەرەکەتە تەعاملکەی ناتوانانی ئەوە بکەی بە نمونە بۆ ژیانی خۆت. بۆیە لەسەر لاوازیەکانە دانیان پیا بنێ هیچ کات دیفاع لە لاوازیەکانی خۆت مەکە. پێت ئەڵێن تۆم عادەتە و زۆر خراپە، بەڵێ خۆشم حەزەکەم بیگۆڕم. کێ ئیتر قسەکە دوایەوە؟ ئەوە چییە؟ ئەوە باشترین سەدە بۆ ئەوی کاریگەری خراپ نێتە ژیانتەوە. پێت ئەڵێن تۆ هەروایت نازانی قسە بکەی، بڵێ لەوە ئەچە قسەیەکی غەڵەتم کردبێ هەوڵێم بزانم بۆچی وایە. ئیتر بەرامبەرەکەت هیچ ڕقێکی نامێنێت لە دڵە. بۆیە دیفاع لە خراپیەکانی خۆمەکە. ڕۆژێکیان بە نەفەرێکم وت تۆ زانی کێشە و چییە؟ تۆ کاتێکێک ڕەخنە و لێ ئەگرێ ئیتر زۆر دیفاعەکەی لە خۆت، نزیکەی یەک چارەک دیفاعی کرد لە خۆی. وتی منوانی وتم ئەم چارەکەی کە تۆ دیفاع کرد لە خۆ سەلماندی کە تۆ دیفاعەکەی لە خۆ. قەرار نییە ئەمە محامی خۆمان بین. تۆ لەوە چێ پێم بڵێ ئەمەت هەڵەیە، چ پێویستەکە من محامی خۆم بم؟ سپاس دەکەم، چاکیەکەم. ئەگەر ئەتەوێ نەچیتە ناو لاوازیەکان و لاوازیەکانت وەکو ئەڵێ زەق نەکەیتەوە دیفاعیان لێ مەکە. لە جیاتی ئەوە سەرنجی خۆ ڕاکێشە بۆ خاڵی بەهێزی خۆت. زۆر شەریکە لە دنیا خاوەنی خاڵی بەهێز بوون، خاوەنی خاڵی لاوازیش بوون. بۆ نمونە نۆکیا ویستی لاوازیەکانی نەهێڵە بەهێزیەکەشی لە دەستیا. هەمووی پێی خۆشە ئێستا مۆبایلێکی پێ بێ شەحنەکەی ئەوە نەدانە بەڵزێ و تۆکمە بێ، بەڵام نۆکیا نەمایەوە 10 ساڵی تر تا بزانە عەقڵی خەڵک ئەوەی هەرەوێت. تەحملی نەکرد چونکە تەرکیزی خستە سەر لاوازیەکانی. ویستی بە یەک ڕۆژ شاشەکان گەورە بکا و بە یەک ڕۆژ قەراخی مۆبایلەکانی بکا بە ئاڵتون و لە ناو چوو. بەڵام مۆبایلێکی وەکو سامسۆنگ هات کاری لەسەر ئەوە کرد چۆن شاشەکەی گەورەتر بێ، چۆن بەرنامەکانی جۆرا و جۆر بن. بەس لەما باش بوو، ئەمەشی بەهێزتر کرد. مرۆڤ بۆ ئەوەی بەرهەمەکەی بنێرێتە بازاڕەوە ئەبێ بزانێ ئەم بەرهەمەی ئەم لە چیا بەقووەتە، لەوە بەقووەتری کات. چونکە شتێک هەیە لە بزنسا پێی ئەڵێن کۆمپیتیتیڤ ئەدڤانتێج، واتە میزە تەنافوسیە. ئەبێ مرۆڤ بۆ خۆشی هەروە بێ. تۆ لە چیا منافەسە و پێکرێ؟ ئەو شتە بەهێزکە. توانای دەربڕینێ باشە بەهێزیکە. زۆر زیرەکی لەو بوارە زیاتر بەهێزیکە. دەستی نووسینە هەیە زۆرتر بنووسە. گوێگرێکی باشی زۆر گوێ بگرە. تەحملی خوێندنەوەت هەیە بەردەوام بە لەسەری. بەڵام ئێمە چیەکەین؟ یەکسەر ئەمە ئەوەستێنین ئەڵێن ئەمەیان بەسە ئەچین شتە خراپەکانمان چاکەین. تا ئەوان چاکەکەین زۆر دواکەوین. منافسەکانمان ئەیبەنەوە. خاڵی بەهێزی لە چیایە؟ تەرکیز کە لەسەرەوە. ئەوانەی کە ئەمڕۆ بازاری ئەلکترۆنیان داگیر کردووە هەمووی هەروایە. چی کردووە؟ پێرفێکت نییە، بڕۆن تەماشاکەن، بەرهەمەکان زۆر پێرفێکت نین. بەس چییە؟ خاڵی قووەتی هەیە. ئەم خاڵە قووەتە ئیشی لەسەر کردووە و ئەم ئیشەی گەیاندوتە ئەوەی کە ئیتر کەس منافەسەی ئەوی پێ ناکرێت. لە ژیانی سادەشمانە هەر بەو شێوازەیە. چ شتێ لە تۆ بەهێزە؟ لە پەیوەندیەکان تا سەرکەوتووی مەچۆ پەیوەندیەکە بوەسێنە بەوانی کە باشکەیت. واتە تەرکیزت مەگۆڕە لە خاڵە ئیجابیەکانتەوە بەرەو سلبیاتەکانە. تەرکیز بخەرە سەر سەرچاوە ئەرێنیەکانی وزە. ئێمە زۆر سەرچاوەمان هەیە بۆ وزە. لەوانە عەشق، لەوانە ئیحساس.
ئێمە ئەتوانین بەردەوام بەم تاقەیە خۆمان باشکەین چۆن خۆشەویستی ببەخشینەوە چۆن ڕێز ببەخشینەوە ئەمانە هەمووی تاقەی ئیجابین ئێمە ئەتوانین بەردەوام ئیشیان لەسەرکەین بەردەوام ئیش لەسەرەوە بکەین و بیرمان لای بێت ئێمە ئەو کەسەین کە زۆرتر خەریکی چین و زۆرتر بیر لە چیەکەینەوە ئەگەر تێ بزانی مرۆڤێک کێیە بڕۆ بزانە زۆرترین کاتی بیر لە چیە کاتەوە زۆرترین کاتی خەریکی چییە ئایا کەسایەتی ئەمە نییە ئایا کەسایەتی جگە لەم دووشتە چییە زۆرترین کات بیر لە چیەکەیتەوە زۆرترین کات بە چیەوە خەریکی بەشتی تافیه و قەڵبەوە خەریک بە ژیانت زۆر خراپە بێ بەشتی زۆر گرنگ و گەورەوە خەریک بە ژیانە ئەگاتە قۆرانغێکی تر ئەم کردارانەش هەمووی پەیوەندی بەوە هەیە زۆر تۆ زۆرترین کات بیر لە چیەکەیتەوە لە ناو خەسڵەتەکانی ئەو کەسەی کە لەگەڵی ئەژیت بیر لە لایەنە باشەکانی زۆر بکەرەوە بەرەبەرە باشیەکان لەو کەسا زیادەکەم و لە ناختە شتەکانی بچووکە بێتەوە مرۆڤە لاوازەکان کە مستەلەحی بیگهێتمان هێواتە سەرزلەکان مرۆڤە لاوازەکان سەریان زلە بۆیە ناتوانێت سەری خۆیان هەڵگرن یەک شتی بەسیط هەیە لە ژیانیا ئەو تەعمیمیەکە بەسەر هەموویە ئەڵێ ژیانم زۆر ناخۆشە و وا بڕوا ئەمە هەر ژیان نییە و وەزعم زۆر خراپە و باری دەرونی واتێکچی و ئەڵێ چی بووە ئەڵێ من کەسێکم هەیە ئاوایە لەگەڵمە وام پێڵێ ئەگەر لێی بپرسی ئایا هەموو دەقێ ئەڵێ هەموو دەقێ ئەڵێم یعنی هەموو دەقێ بەیانی شەو نیوەڕۆ ئەڵێ نەوەڵا عادەتەن لە کاتی نان خواردن بێکۆین یعنی بەس کاتی نان خواردن ئەها سیرەکی ئەو هەموو ماوە شتەکەی تەعمیم کردووە مرۆڤە لاوازەکان بەردەوام شتێکی بەسیتی ژیانی خۆیان ئێنن کێشەیەک هێنن هێندە تەعمیمی ئەکەن ئیتر چاویان شتەکانی کە نابینە تۆ لە ژیانی توان زۆر شتی چاکی لێیە